بسم الله الصلاة والسلام على رسول الله. سلااو هاوڕێیان، ڕزگار ساڕەمم لە کەناڵی ڕزگار پڕۆ لە فێرکاری ئەکسلی 2009 لە خزمەت ئێوەی خۆشەویستدام. بەرنامەی مایکرۆسۆفت ئەکسل بەکارهێنانی زۆر ئاسانە، هەر بۆ یەکێکە لەو بەرنامانەی کە زۆرترین بەکارهێنەری هەیە لە بەرنامەکانی مایکرۆسۆفت ئۆفیس، بەهۆی فراوانی ئامرازەکانی و بەکارهێنانی لە بواری ئامار، خشتە، هێرکاری، ئەندازیاری، ڕێکخستنی داتاکان و چاپکردنیان و فلتەرکردنیان. بۆ نمونە، ئەگەر لە کۆمپانیایەک کار دەکەیت یاخود لە مارکێتێک، ئەوە بمانەوێت بەراوردی بابەتی فرۆشراو یەک هەفتە یاخود یەک مانگ یان یەک ساڵی بکەین، ئەوە دەتوانێت زۆر بە ئاسانی بە بەرنامەی مایکرۆسۆفت ئەکسل بیکەین. بەڕێزان، سەرەتا کاتێک بەرنامەی مایکرۆسۆفت ئەکسل دەکەینەوە، ئەو پەڕاوە یاخود ئەو شێوازە کە لە پێشمان دیارە بۆمان دەردەکەوێتی کە لە چەند بەشێک پێکاتووە. لە بەشی سەرەوە نیو بلانک وەرکبوک، واتە وەرکبوکێکی نوێی کاتێکە کلیک دەکەین وەرکبوکێکی بەتاڵ نوێمان بۆ دەکاتەوە. بەشی خوارەوە ئەوەیان کۆمەلێک تێمپلێتی ئامادەکراو یاخود حازر هەیە، دەتوانین بە پێی پێویستی خۆمان بەکاریان بهێنین. لەسەرەوە ئەگەر تەماشاکەین کۆمەلێک ناو هەیە، هەر یەکێک لەو ناوانە کۆمەلێک تێمپلێتی تێدایە، دەتوانین بە پێویستی خۆمان بەکاریان بهێنین، یاخود دەتوانین لە بەشی سێرچ ناوی تێمپلێتەکە بنووسین، اینجا بەکاری بهێنین. بۆ نمونە لە بەشی بزنس ئەگە کلیک بکەین ڕابط بین لەگەل ئینتەرنێت، ئەوە کۆمەلێک تێمپلێتی کاتێک کە حازر و ئامادە کراوە دەتوانین بەکاریان بهێنین. ئەو تێمپلێتانە دەتوانین داتاکان داخل بکەین، دەتوانین گۆڕانکاری تێدا بکەین، دەتوانین شیتی زیاد بکەین، کەم بکەین و هەروەها زۆر شتی دیکە دەتوانین لەو تێمپلێتەدا ئەنجامیان بدەین. بۆ کردنەوەی لاپەڕەیەکی نوێ یاخود وەرکبوکێکی نوێ کلیک لەسەر ئەو خانەیە دەکەین، لاپەڕەیەکی نوێ بۆمان دەبێتەوە بەم شێوەیە. هەر فایلێکی ئەکسل پێدەوترێتن بوک. ئەو بوکە کۆمەلێک شیت لە خۆ دەگرێتن. بۆ نمونەوە لێرە شیتی یەکەمە، دەتوانین شیتەکان کەم و زیاد بکەین بەبێ پێویستی خۆمان. ئێستا بەڕێزاندین پێناسەیەکی گشتی پەڕاوی ئەکسل دەکەین. لە بەشی سەرەوەی بەرنامەی مایکرۆسۆفت ئەکسل 4 ئایکۆن هەیە: کلۆز بۆ داخستنی بەرنامە، ماکسیمایز بۆ گەورەکردن و بچووکردنی ویندۆی بەرنامەکە پڕ بە شاشە، مینیمایز بۆ بچووکردنەوەی بەرنامە بە شێوەیەکی کاتی بەسەر شریتی تاسک بە ڕیبۆن دیسپلەی ئۆپشن، ئەمەیان لە سێ بەش پێک دێتن. بەشی یەکەمیان ئۆتۆهاید ڕیبۆن بۆ شاردنەوەی ڕیبۆنەکانە، کاتێکە کلیک دەکەن ڕیبۆنەکان دەشاردرێتەوە. دووەمیان شۆ تەب بۆ پێشاندانی تەبەکان و سەیەمیان بۆ پێشاندان و تەبەکان و ڕیبۆنەکانە، کاتێکە کلیک لەسەر دەکەین. لە ناوەڕاستی بەرنامەکە ناوی بەرنامە و ناوی ئەو پەڕاوە کە مەئیشی تێدا دەکەین هەیە. لە لای چەپەی بەرنامە شریتێک هەیە بە ناوی کویک ئەکسس تۆڵ بار کە کۆمەلێک ئایکۆنی لەسەرە، هەروەها دەتوانین ژمارەی ئایکۆنەکان زیاد و کەم بکەین. ئەو ئایکۆنانەی کە ئێمە لە کاتی ئیشکردن زۆر بەکاریان دەهێنین، دەتوانین بۆ خۆمان لەسەر ئەم شریتەیە زیاد بکەین تاوەکو کاتێکی زۆرمان لێ نەڕوات. چۆنیەتی زیادکردنی ئایکۆن بۆ سەر شریتی کویک ئەکسس تۆڵ بار: لە لای ڕاستی شریتەکە کلیک لەسەر ئەو نیشانەیە دەکەین، لیستێک بۆمان دەبێتەوە کە کۆمەلێک فەرمانی تێدایە. بۆ نمونە ئەوە نیو کلیکی سەحی لە تەنەشدایە، واتە لەسەر شریتی کویک ئەکسس بار هەیتمان. کاتێکە کلیک لەسەری دەکەین لا دەکەوێتن. ئەگەر بمانەوێت بیگەڕێنینەوە، ئەوە کلیک لەسەر دەکەین بۆمان زیاد دەبێتن. هەروەها ئۆپن، هەروەها ئیمێل و هەروەها دەتوانین ئایکۆنی زیاتر بینین کاتێک بمانێت بچینە سەر بەشی مۆر کۆماندز. ویندۆیەک دەکرێتەوە لە دوو بەشی سەرەکی پێکاتووە. یەکەمیان چوز کۆماندز فۆر کە کۆمەلێک ئایکۆنی تێدایە،
بە پێی پێویستی خۆمان دەتوانین زیادی بکەین. بۆ نمونە کاتێک کە کلیک لەسەر ئەو ئایکۆنە دەکەم اینجا کلیک لەسەر ئەد دەکەین دەچیتە بەشی دووەم واتە کۆستۆمایز کویک ئەکسس تۆڵبار اینجا کلیک لەسەر ئۆکەی دەکەین. لابردنی ئایکۆنەکان لەسەر شریتی کویک ئەکسس تۆڵبار کلیک لەسەر سەهمەکە دەکەین کۆستۆمایز کویک ئەکسس تۆڵبار کاتێک ئەو لیستە بۆمان بوویەوە دەچینە بەشی مۆر کۆماندز. اینجا ئەو ئایکۆنەی کە مەبەستمانە لای ببین تحدید دەکەین یاخود دیاری دەکەین اینجا کلیک لەسەر ریمۆڤ دەکەین اینجا کلیک لەسەر ئۆکەی دەکەین. یاخود دەتوانین هە لەسەر شریتی کویک ئەکسس تۆڵبار ئەو ئایکۆنانەی کە مەبەستمانە لای ببین کلیکی لای ڕاستی ماوس دەکەین اینجا کلیک لەسەر ریمۆڤ فڕۆم کویک ئەکسس تۆڵبار دەکەین ئایکۆنەکە لا دەکەویتن. ئەگەر بمانەوێتن شریتی کویک ئەکسس تۆڵبار بگەڕی نەوباری ئاسایی خۆی کلیک لەسەر کۆستۆمایز کویک ئەکسس تۆڵبار واتە سەمەکە دەکەین اینجا دەچینە سەر بەشی مۆر کۆماندز دوای کلیک لەسەر ریست دەکەین اینجا کلیک لەسەر ریست ئۆنلی کویک ئەکسس تۆڵبار دەکەین دوای کلیک لەسەر یەس دەکەین دەگەڕێتەوە باری ئاسایی خۆی بە کلیککردن لەسەر ئۆکەی. لە بەشی خوارەوە کۆمەلێک تەبمان هەیە کە هەر یەکێکیان بۆ مەبەستێک بەکار دەهێنرێت بۆ نمونە تەبی هۆم یەکێکە لە زۆرترین فەرمانی تێدایە بۆ گۆڕانکاری لە نووسین لە ڕووی ڕەنگ جۆری نووسین قەبارەی نووسین گۆڕینی ئاراستەی نووسین گۆڕانکاری لە ژمارەکان شێوازی خشتەکان زیادکردن و کەمکردنی ڕێز و ستون و خانەکان ڕیزکردن و فلتەرکردن و بڕین و گواستنەوەی نووسینەکان. تەبی ئینسێرت ئەم تەبە بەکاردێت بۆ زیادکردنی هێلکاری زیادکردنی ئەشکالەکان و وێنەکان. تەبی پێج لەیئاوت بەکاردێت بۆ ڕێکخستنی پەراوێزەکانی لاپەڕە لە کاتی چاپکردن. تەبی فۆرمولا بەکاردێت بۆ بەکارهێنانی یاساکانی بیرکاری فانکشنەکان. داتا بەکاردێتن بۆ ڕیزکردن و فیلتەرکردن. تەبی کوێری کاتێک داتەبێسێکمان هەبێتن واتە پرزگە دەتوانین بەکاری بهێنین. ڕڤیۆ دەتوانین وشەی نهێنی و قوفل بۆ شیتەکان دابنین یان تێبینی لەسەر خانەکان دابنین. ڤیو ئەم تەبە بەکاردێت بۆ چۆدیەتی پێشاندانی شیتی ئەکسل یاخود فریزکردن و ڕیزەکان و ستونەکان یان سویچکردن لە نێوان چەند فایلێکی ئەکسل. بێجگە لەو تەبانە تەبێکی ترمان هەیە بە ناوی فایل. کاتێک کلیک دەکەین شێوەی لاپەڕەکە دەگۆڕێت ئینفۆ بۆ پێشاندانی زانیاری فایلەکەیە. سێڤ بۆ زەخیرەکردنی فایلەکە. سێڤ ئاس بۆ زەخیرەکردنی فایلەکە بە ناوێکی تر پاشەوەی کە گۆڕانکاریمان کرد. پرینت بۆ چاپکردنە. شێر بۆ شێرکردن ئەکسپۆرتکردن پابلیشکردن کلۆز داخستنە. ئەکاونت واتە بۆ زیادکردن یاخود خەزمکردنی فایلەکە لەسەر ئەکاونتی خۆت. ئۆپشنز بەکاردێتن بۆ ڕێکخستنی فایلەکە بە شێوەیەکی گشتی ئینشاڵڵا لە وانەکانی تردا باسی لێ دەکەین. ئەو گروپانە لە بەشی خوارەوەی بەشێکەیە دەوترێت دایلۆگ باکس لانچەر کە دەتوانین گۆڕانکاری زیاتر لە نووسینەکان و ژمارەکاندا بکەین. هەر شیتێکی ئەکسل پێکاتووە لە ژمارەیەک ستون کە ژمارەیان 16384 ستونە و پێکاتووە لە کۆمەلێک ڕیز کە ژمارەیان 1,48576 ڕیزە و هەروەها پێکاتووە لە کۆمەلێک یاخود ژمارەیەکی پێکاتووە لە ژمارەیەکی زۆر خانە. ئەو خانانە ناوی تایبەت بە خۆیان هەیە وەکو ستونەکان و ڕیزەکان کە لە بەشی نێمبۆکسە ناوەکەیدا دیارە. دەتوانین لە هەر خانەیەکدا 32767 کاراکتێر بنووسین. بەشێکی ترمان هەیە پێدەوترێتە نێمبۆکس بۆ پێشاندانە ناوی خانەکانە
بەشێکی ترمان هەیە پێدەوترێت فۆرمولا بار ئەم بەشەیان بەکاردێتن بۆ یاساکانی بیرکاری و نووسین لەناو خانەکاندا. لە بەشی خوارەوە شریتێکمان هەیە شریتی ستاتیوس بار کە هەموو زانیاریەکان پێشاندانی هەموو زانیاریەکانی ناو خانەیە. کاتێک بمانەوێتن بۆ نمونە کۆمەلێک ژمارە زانیاری بزانین لەبارەی گەورەترین یان بچووکترین یان یاخۆد کۆکردنەوەیان تێکرایان دەتوانین لە بەشی ستاتیوس بار ببینین زانیاریەکە. بۆ نمونە ئەگەر بێت و ئەمن ئەو دوو خانەیە دیاری بکەم لە بەشی خوارەوە ئەڤرێج واتە تێکرایەکەی دەکاتە 3 کاونت واتە دوو خانە دیاریم کردیان می بچووکترین ژمارەیان 1 ماکس گەورەترین ژمارە وەرسام کۆکردنەوەی دوو ژمارەکە دەکاتە 6. بەشێکی ترمان هەیە لە لای ڕاستە لە کۆمەلە کۆم پێکاتەوە نۆرمال واتە پێشاندانی لاپەڕە کە ئەمە ئیشی لێ دەکەم بە شێوەیەکی نۆرمالە. پێج لێئاوت بۆ پێشاندانی لاپەڕە بە شێوەیەکی پێج لێئاوت یاخۆد پێشاندانی لاپەڕە لەبارەی پرینت کاتێک بمانەوێت پرینت بکەین لاپەڕەکە بە چ شێوازێک دەردەکەویتن. بەشێکی ترمان هەیە زۆم بۆ گەورەکردن و بچووکردنی لاپەڕە. هاوڕێیانوانە یەکەم کۆتایی پێهات هیوادارم زۆرترین سوودتان بینی بیتن لایک و کۆمنت و لەبیرتان ناچێت ئەگەر بۆ یەکەم جارە سەردانی کەناڵەکەم دەکەن سەبسکرایبی کەناڵەکە بکەن تاکو لە بەرهەمەکانی تر بێبەش نەبن و یەکەم کەس بن ڤیدیۆەکان ببینن. زۆر سوپاس.